خاڵێکی تر دیسان ضروریە لە نەخشەوانیە مراعات بکرێ ئەویش ئەوەیە ئەبێ ئێمە پێشتر پێشوەخت ئەوەمان دیاری کردووە کە ئەبێ چی بکەین پلانەکە ئەوە بگرێتەوە بڵێن ئەبێ چی بکەین بە چ شێوازێکی ژەیکەین لە چ زەمانێکی شایکەین چێژ مەسئولە لە کردنی ئەم چوار نقطەیەش دیسان ضرورین لە هەموو بەرنامەیەکا بیکەی بۆ نمونە ئێمە ئەڵێین ئێمە وتمان 35 کتێب هەیە کە ئەبێت چاپیانکەین تا نهایەتی 2010 11 کتێبیمان چاپ کردووە 5-6 کتێبیان ئامادە نێستا ئەم هەفتەیەش ئەگەر خوای گەورە ڕەحمان پێ بکات چیان بە چاپکراوی دێتەوە بەردەستێکیان ئێستا لە چاپە ئەمە هەر حسابن لەسەر 2009 کە وتمان 15یان لە 2009 ئینشاڵڵا چاپە بێت باش نەمانتوانی 15 کە چاپکەین بەڵام 13مان چاپ کردووە مایەوە بۆ 2010 پلانمان بۆ 2010 لەم فەرعەیە چونکە سەیریکەن تۆ ئامانجی ڕەوتەکە هەمووی چۆنە پێکی ئەگەر ئامانجە فەرعیەکانیش پێکا بەشێک بریتیە لە ژوورەکە ئەم ژوورە و پێشخستنی لە مەدای 2010 ئەگەر توانیمان بە ئیدارەیەکی ڕێک و پێکتر و بە قوتر هەڵبەتە ئێمە لە 26 کۆنگرەیەکی ترە گرینەوە بۆی ئەم ستافە لەوانێ بگۆڕە ستافێکی تر بێتە پێشە ئەم ستافە ئێستا فعال نەبوو لەم 6 مانگەیە بەقەدەر ستافی 6 مانگی ستافی ڕابردوو بۆ نمونە تەقیمە کرێتەوە ئەنجا تۆ کۆمەڵی هەدەفێکت دیاری کردووە نەخشت داناوە بۆ ئەم ژوورە ئەتێ ئەم نەخشانە بێنەدی ئەگەر ئەم ژوورە نەخشەکەی خۆی بردە پێش و ئامانجی فەرعی خۆی پێکا چاپکردنی کتێبەکان ئامانجی فەرعی پێکا معهدەکەمان معهدی بن تەیمیە ئامانجی فەرعی پێکا و تەلەبەکان 86 کەسن کۆمەڵێکی زۆریان امتحانیاندا و هەستت پێکرد کە قۆناغێک چوویتەتە پێشتر 210 دەرسە ئەمانە خوێندویانە امتحانیان تیاداوە کۆمەڵێکی تری پێ ئاشنا بوون تەلەبەی ترنای خۆی نووسیوە بۆی سنفی 1 وەریگرێ ئەمجارە کۆمەڵێکی ترە چنە پۆلی 2 لە مەرحەلەی پۆلی 2 شاتەوە ئەوەندە کتێبی ترە خوێنرێتەوە کەوابوو هەر کەسێک کە بیەوێ لە سەرەتای پلانێک لە سەرەتای دەستپێکێکی علمی شەرعی دەست پێ بکات 200 دەرسی لەگەڵ 200 مەرحەلەی دووهەمیش 400 دەرس بەلانی کەمەوە خوێنێ ئەگەر ئێمە ئەم هەدەفەمان پێکا هەدەفێکی فەرعی مەعهدەکەیە بەڵام بریتیە لە هەدەفێکی گەورەی ڕەوتەکە کەوابوو لەلایەکی ترە و کۆمەڵێک سایت هەیە و کاروباری ئەعلامیە ئەگەر ئێمە ئیشی سایتەکانمان بە منەظەمی و ڕێک و پێک ڕۆیت کە ڕەلاوژەیتیانە بوو خەڵک زانی ئیشەکانیان چییە ئەمە نقطەیەکی جەوهەریە بەوەی بۆ نمونە سایتێک هەیە تۆ مەسئولی لەوەی هەفتەی مەقالەیەکی بۆ بنووسی ئەم کەسەی کە سەرپەرشتی سایتەکە ئەکا ئەگەر بێت تۆ نەینووسی و من نەینووسم یەکێکیکە نەینووسێ ئەو بە دیار مادە کۆنەکانەوە دانیشێت یان ناتوانە گۆڕانکاری تیا بکە لەبەرەوە ضروریەت ئەو کاتە هەر یەکێک لەمانە مەسئولیەتیان بزانین چییە بۆیە لێرە ئەم چوار نقطەی کەوتم هەمووی ضروریە بەنسبەتی هەر برایەکەوە تۆ لە ژوورەکەی ئیشەکەی لە سایتەکە ئیشەکەی لە مەعهدەکەی ئیشەکەی یان لە چاپەمەنیەکان ئیشەکەی یا پارە پێیاکەی تۆ شەڕ نییە لەوانەیە لە هیچیان نی بەڵام محورێکی گەورە بەدەستەوەی ئەوی ژەوەیە کە تۆ پارە کۆکەیتەوە بۆ کتێبەکان پارە کۆکەیتەوە بۆ ژوورەکە یەکێکی تر ئەگەڕێ بەسەر برایانی ترە یەکی کە سیدیەکان تەوزیع ئەکاتەوە یەکی کە سەرپەرشتی ئەوە ئەکا چۆن ئەم حاضرانە دابەزێنێ لە چه سایتێکە بۆی بتوان لە هەولێر و سلێمانی گوێیان لێبێتەوە چۆن بتوانێ ئەم کتێبانی چاپەکرێن بینێرێ بۆ سنە و مەریوان بۆی لێوە داخڵ ببنەوە و هەروەها چۆن هەنگاوەکان بنینەوە ئەمە هەر یەکێک لە ئێمە پێویستە ئەم بەرپرسێتیە بگرێتە سەرشانی خۆی بزانە کەوا بوو ئەم خاڵی ئەخیر کەوتم نەخشەدانانمان بریتیە لەوەی کە پێشتر خۆمان ئامادە کردوێ یا با بڵێن ئامادەکردنێکی پێشتر یا ئامادە باشیەکی پێشتر بۆ ئەوەی کە ئەبێ چی بکەین چی ئەرکی سەرشانمانە لەو قۆناغەیە بیکەین شێوازی کارکردنەکە چۆنە ئەو کاتەی ئەمانەوێت چەندە و هەروەها چێ مەسئولە لەم ئیشە ئەم چوار خاڵش دیسان ضروریە پێویستە هەر یەکێ لە ئێمە مراعاتی بکاتەوە ئینشاءالله